تۆ لێرە سڵامەتیت. ڕێفیوجی رایتس تورکی RRT ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیە کە پابەندە بە هاوکاریکردنی پەناخوازان و پەنابەران لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و پشتگیرەکانماندا پابەندین بە هاوکاریکردنتان بەبێ ئەوەی هیچ زیانێک بگەێنین. ئێمە ڕێستان لێدەگرین و ستایشی هەمەڕەنگی دەکەین. ئۆفیسەکانمان شوێنی سڵامەتن بۆ هەمووان بەبێ گوێدانە جیاوازی کەسی و کۆمەڵایەتی و کولتوری. ئێمە ڕێز لە مافەکانتان دەگرین واگە ڕێکخراوێکی مافی پەنابەران ئەرکی ئێمە بەرەو پێشبرنی مافی مرۆڤە و هەوڵ دەدەین لەو مافانە ئاگادارتان بکەینەوە و چۆن دەتوانن دەستان بە مافەکانتان بگات. ئێمە هیچ زیانێک ناگەیەنین. ئێمە هیچ ئامۆژگاریەکتان ناکەین کە هانتان بدات بۆ پێشێلکردنی یاسا یان کە ڕەنگە ئێوە بخاتە دۆخێکی مەترسیدارەوە. بەڕوونی بەشداریکردن یان ئاسانکاریکردن لە هەر چالاکێک ڕەت دەکرێتەوە کە تاوان بێت بە پێی یاسای تورکیە و یاسا نێودەوڵەتیەکان. پێشوازی لە ڕاوسەرنجی ئێوە دەکەین. ئێمە پێشوازیتان لێ دەکەین بۆ ئەوەی پەیوەندیمان پێوە بکەن بۆ وتنی ڕاوسەرنج و سکاڵاکانتان. کارمەندانی ڕێکخراوی مافی پەنابەرانی تورکیە RRT هەمیشە ئامادەن بۆ بیستنی پێشنیارەکانتان. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو خزمەتگوزاریانەی کە لەلایەن ڕێکخراوی مافی پەنابەرانی تورکیە RRT پێشکەش دەکرێت سەردانی پاڵپەڕی زانیاریەکانمان بکەن لە multicyclari.info. و بۆ زانیاری زیاتر لەسەر کۆدی ڕەفتاری ڕێکخراوی مافی پەنابەرانی تورکیە ستانداردە ئەخلاقیەکان و پیشەیەکان هەروەها مێکانیزمی ڕاوسەرنج و سکاڵاکان سەیری ڤیدیۆکانی تریەم زنجیرێ بکەن. زانیاری زیاتر لە ئەم ڤیدیۆیە وەک بەشێک لە هاوبەشی لەگەڵ ڕێفیوجی ساڵیدێرێتی نێتوۆرک بەرهەمهێنراوە.